لە سەروبەندی دەرکەوتنی ئەنجامبەرەکانی هەڵبژاردن پێکهاتەکانی کەرکووک بە پێویست تێزانن هەر گۆڕانکاریکی دەری لە کەرکووک بە پێویست حقاقی انتخابی بکرێت. جارێ ئێمە لەگەڵ ئەوەین کە ئەم هەڵبژاردنەی کە لە 30 نیسان ناکرا ئەبێت دەنگەکان پارێزراو بێت یاری بە دەنگەکان نەکرێت و دەنگی کورد وازانین لە کەرکووکا زیادی کردووە کورسی کورد زیادی کردووە ئەکرێ ئێمە پاراستنی دەنگەکانی کورد لەم شارەیە ئەولەویەتی کارمان بێت دواتر هەموو پۆستەکان لە بینی نەتەوەکانە لەسەر ئەساسی ئیستیحقاقی انتخابی و لەسەر ئەساسی تەواجودی نەتەوەی دابەش بکرێت ناکرێ ئێمە زۆرینەی کەرکووک کووردا ئێمە بەم شێوەیە تەعامل لەگەڵ واقعی خۆمان بکەین بۆی وازانم هەڵبژاردنەکانی ترەبێت بێتە سەنجێکی مەحەک بۆ دابەشکردنی پۆستەکان خۆی کە قانون کە دەستور کە عەدالەت انتخابیە لە هەموو عالەم وایە بەس ئێمە کێشەمان هەیە لە کەرکووک کێشەمان هەیە هەر تەرەف ئیدعاءاتی هەیە ئەمە ئەلێ من نسبەم ئەوە نەیە ئەوە ئەلێ من نسبەم ئەوە نەیە اینجا ئەم نسبەیە ئەم تعداد کەثافە سوکانی تجديد سجلات الناخبين إما وتمان لوقت انتخابات أما حتى تنفيذ نبوة باتفاق مو أطراف بإشراف حكومي مركز ووزارات وداخلي وإحصاء وممثليني كرد وتركمان وعرب تا أو النبوة إشكال به شارەزایکی بۆری هەڵبژاردن لە کەرکووک پێی وایە ناکرێت کورد لە کەرکووک بە پێوانی تەوافق و لە ناوچەکانی تری کوردستانیش بە سیاسەتی زۆری نەو کەمینە مامەڵە بکات. استحقاقی انتخابی پێوەری ژمارە یەک بێەوە ئەگەر قسە لەسەر استحقاقی انتخابی خۆ تەوافق بێ دەبێت بە یەک پێوەەر بێ لە هەموو پارێزگاکانەوە لە هەموو شوێنەکان ناکرێت لە کەرکووک بە پێوەرێک کار بکرێ و لە پارێزگایشکە لە بوونمونە لە مووسڵ بە پێوەریشکە دەبێت پێوەرەکان یەک بن بۆ هێزە کوردیەکان کە بە تایبەت لەو ناوچانەی دەرەوەی هەرێمن دەبێت یەک پێوەەر بێ یاخود ئەبێ پێوەری تەوافقی سیاسی بێ یاخود پێوەری استحقاقی انتخابی بەوە کوتم تەوافقی سیاسی لە دوای ئەنجامدانی هەڵبژاردن لە نەک پێش ئەنجامدانی هەڵبژاردن. بە پێ ئەنجامبەرەکانی هەڵبژاردنە پەرلەمانیەکە کورد لە کەرکووک بۆتە خاوەنی 8 کورسی پەرلەمان لە کاتێکدا عەرەب 2 کورسی و تورکمان 2 کورسی کەرکووکی بەدەستێناوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.